من فادی ڕزگار عوسمان قوتابیم لە زانکۆی سۆران لە بەشی ئەندازیار ڕۆبۆتیک و میکانترۆنیکس ئەوڕۆ کە 6 سام ئەوم عرض کرد وەکو ڕۆبۆتی زالزالۆکە کە ئەوە دەتوانێت لە بواری جەنگیدا بەکاربێتن و جارێ بە کامیلی خلاصم نەکردێ بەڵام لە ڕێگەی ئەو پینانەوە دەتوانرێت کامیرەی تێبخیرێتن و یاخود سێرڤۆ بنێردرێتە ناو دژمن و وەکو خۆکوژی بەکاربێتن. ئەو ڕۆبۆتە دەتوانێت پێشکەوتنی زۆر لێ بکرێت بۆ نمونە ئەوە هەندێک سەبر دەڕەوە بەڵام دەتوانێت لە ڕێگەی ئەو قاچانە ئەوە لە باتی ئەو قاچانە دەتوانێت بیکێتایە و بینێریتە هەر شوێنە کە بڕواتە هەندێتەوە. بیرۆکەکەم لە چێوە لەو هات حەزم نێ شتێکی دروستکەم کە لە بواری جەنگیدا بەکاربێتن بۆ برا پێشمەرگەکانمان ئەوم بە بیر دەهات بەڵام سەرەتا نەمدەزانێت کە شتێک دەبی دروستکەم هیچ بربەستێک نایتوان ڕاگریتن جوڵەی ئاسانتر بیتن لۆیە جاڵجاڵەکەم بە مشک داهات جاڵجاڵەکە شتێکی باش بوو لەلام چونکە ئەو پێچکانەی واتە هەر بربەستێک بێتە پێشەوە بە ئاسان دەتوانێتن بڕوا